ئەوەی لە عێراق ڕوو دەدا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە موچەخۆرانی کوردستان نە لە مێژوودا نە لە داهاتووشدا ڕوو نادات شتی وا سەیر و سەمەرە نەبووە حکوومەتێک موچەی موچەخۆرانی خۆی ببڕێت بە دیاریکراویش تەماشاکەن یەک دوو ڕۆژی کە جەژنە عێراق بۆ ئەمە دژی موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە ئەم دژایەتیە بۆ خەڵکی کوردستان بۆ ئەی چارەسەر چییە ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ڕێبوارادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە سوێدەی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر زۆر بەخێر بێن گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان من پێشەوەی بێمە سەر ئەو نامەی جەنابتان ئاراستەی سەرۆکوەزیرانی عێراقتان کردو لەوێ کۆمەڵێ پرسێ منە بێ بە پرسیاریشکە دەست پێ بکەم هەر لە جەنابتەوە لە تەواوی نوێنەرانی خەڵکی کوردستان کە ئێستا لە پەرلەمان ئێوە نوێنەری خەڵکی کوردستان بێ لە مەسلەی بیر و بۆچوونی سیاسی و حیزبایەتیتان نوێنەری خەڵکی کوردستانە بەدەنگی خەڵکی کوردستان چوونەتە پەرلەمانی عێراق بەڵام ئەوەی سەیرە بۆچی هەمووتان بە یەک دەنگ دیفاع لە خەڵکی کوردستان ناکەن بۆچی هەندێکتان بوونەتە بڵندگۆی بەداخەوە دەبێ وا بڵێن بڵندگۆی عێراقی بەڵێ بەداخەوە بەڕاستی ئەوەی دەڵێم نوێنەری کووردە بەدەنجی کورد بەدەنجی خەڵکی کوردستان نوێنەرایەتی کورد دەکات لە بەغدا بەڵام دەبینین وەکو پارێزەرێک بوویتە بەرگری کار لە مافی بە بەرگری کار لە وتەکانی سەرۆک وەزیران ئەوڕۆ یانەوە تا بوویتە ینی تەرجمەی کەلیمەکانی سەرۆک وەزیران دەکات لە عەرەبیەوە لە بۆ کوردی و بە خەڵکی کوردستان دەرێکان نەما حکوومەتی هەرێمی کوردستان مقەسرە و کان نەما حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لەوەی کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بێ و دەیەوێ ئیسیفادە لەو پێداویستی خەڵک بکایە ئەمە هەمومان دەزانین خەڵکی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا ئەمە بەرەو جەژن دەڕۆین هەمویان پێداویستەکانیان زیاترە لە ڕۆژانی ئەتیادی ئێستا زۆربیان چاوەڕێ دەکەن هەواڵک لە بەغداوە بێ دەیەوێ استقلالی ئەو پێداویستیانەی خەڵک بکە لەوەی بتوانانی لە هەڵبژاردنەکان دوو دەنجی زیاتری پێکۆ بکە یعنی هەر لە بەخاتری دەنگە ئەمە هەر لە بەرخاتری دەنگ و هەر لە بەرخاتری ئەوەیە کە خۆی لە مەسئولیت بدزێتەوە یعنی ئەوانەی کە ئەوڕۆ بینیمان پارێزەری حکوومەتی هەرێمە یاخودەوە عێراقەوە پێشێلی دەستور یاسا ڕێکەوتنەکان هەموو یەکە دەینە سەر ئەوە فرات بەڵام ئەوەی ئەوڕۆ دیتمان کە بەو شێوەی بەرگری لە وتەکانی سەرۆک وەزیران دەکرد پرسیاری من ئەوەیە لێیان ئەو ئەندامی لێژنەی داراییە ئایا هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ شتێکی لەگەڵ ڕئیس وزرای باس کردیە لەسەر ئەو فەسادێک کە لە عێراق هەیە لەسەر ئەو پارەی کە لە موازنەیە ئەو پارە گەورەی کە لە زەبەناحی کە لە موازنەی عێراق باسی لێوە کراوە لە پازدە محافەزەکەی دیکە سەرف دەکرێت ئایا ئەندامی لێژنەی دارایی کە ئەو ڕاوەستا بوو تەرجمەی قسەکانی سەرۆک وەزیرانی دەکرد پرسیاری ئەومان لێ کرد ئەو چی بە سەرۆک وەزیران گوت ئەو قسەکانی سەرۆک وەزیران بوو ئەو پرسیارەکی تەوزیعی سەرۆک وەزیران کرد ئایا ئەو پرسیاری ئەوەی لە سەرۆک وەزیران کرد کە لە ماوەی ئەو چەند ساڵێکە سودانی سەرۆک وەزیرانی عێراقا ئایا حسابی ختامی لە بۆ پەرلەمان ناردیە بەڕێزیان ئەندامی لێژنەی مالین با پێمان بڵێ داهاتی عێراق چەند بووە چەند سەرف کرایە خۆمەکرد موازنە دادنێن سارانە موازنە کە دادەندرێ سارانە و سەوتی لەسەر دەدرێ وەکو یاسایە حالی یاسایەکانی دیکەیە لەسەر ئەنجومەنی وەزیرانە جێبەجێ بکە بەڵام ئێمە کو دەزانین ئەو یاسایە جێبەجێ بووە یان جێبەجێ نەبووە دەبی لە کۆتاییەکەیدا حکوومەت حسابی ختامی تەقدیم بکە مادەی 62 دەستور زۆر وازەحە مادەی 80 دەستور زۆر وازەحە کە حسابی ختامی گەڕاندەوە لە بۆ پەرلەمان ئەو کاتە پەرلەمان لەسەر ئەساسی ئەو حسابە ختامیە دێ محاسبەی حکوومەت دەکە ئایا التزامی کردیە بە موازنە ئایا چەندی پارە خڕ کردیتەوە ئایا چەندی پارە سەرف کردیە ئایا عجزی مالی چەند بووە ئەو حسابە ختامیە حکوومەت تەقدیمی کردیە ئەو بەڕێزانەی ئەوڕۆ ئەو پرسیاران لە سەرۆک وەزیران کرد کە حسابی ختامی لە ماوەی چەند ساڵێکە ئەتوو ڕئیسی ئەنجومەنی وەزیرانی ئەو بەڕێزەی لیژنەی دارایی ئەو پرسیاری لێ کرد ئەوە پرسیارەکەیە بەڕاستی ئەوەی ئەمە تووشی سەر سوورمان کردیە ئەوەیە خەڵکی کوردستان نوێنەرەکانی خۆی هەردەبژێری دەچن لە بەغدا لە جیاتی ئەوەی کە بەرگری لە ماشەکان ئەو کەسە سەر بە چ لایەنێکە ینی ئەو کەسە بۆچی ینی کوردە بەڵام خۆی کوردەوە بە نوێنەرایەتی کورد لە بەغدان بەداخەوە ینی ئەو کۆنگرە ڕۆژنامەوان نێمان دیت ئەوڕەوەیە کە کوتلەی یەگرتو لە پەرلەمانی عێراق یەک لە ئەندامەکانیان ئەندامی لێژنەی داراییە
ئەمە پرسیارانەم ئاراستەی ئەوە پرسیاری ئەوەی لە سەرۆک وەزیران کردیە لەسەر ئەو بابەتانیان بەس پرسیارەکانی ئەویان نەقل کردیان ئەوە پرسیارەکەی مێ بەڕاستی باش کاک دکتۆر ڕێبواری ئەمڕۆ فراکسیۆنی پارتیش لە پەرلەمانی عێراقیەوە بەیاننامەیەکتان هەبوو یا ڕاگەیان یان ئێستا ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوتەوە بە هەمان شێوەی ئەوەی جەنابێت دەڵێ هەندێک لە پەرلەمانتارانی کورد بوونەتە هەر بە ینی ئەگەر ئەم تعبیرە بەکاربێنین کەوا سووری بەر لەشکر و جێبەجێکار بەشێکن لە جێبەجێکاری ئەجندای وەزارەتی دارایی عێراق دژی خەڵکی کوردستان بەڵێ ئەوەی ئەمە دەیرێن خۆ خەڵکی کوردستانی شەڕ هەمویان بینیان لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەوانیەکە زۆر بە واضحی دیار بوو ئەوان بووینە بەرگریکار لە مافەکانی دەزانی کاک فەرهاد ینی پێم خۆشە ئەو گفتوگۆی مە ئەو ڕۆزیاتر لەسەر ئەو بابەتەی کە باسمان کردیەک دوش لەسەر ئەو حجانێک ئەوان باسییان کرد جوابی ئەوان بدەینەوە ئایا ئەو قسانی ئەوان دەیکەن یا ئەو قسانی کە سەرۆک وەزیران دەیکەن هەتا چەند یان ئەوەی کە وەزیری مالیە دەیکە هەتا چەند ڕاستە ئەو مناقەشە لە بینی خۆ من ئامادەم هەموو پرسیارەکان جواب بدەم لەسەر ئەو بابەتە و گفتوگۆیەکی زۆر سەریحیش لەسەر ئەو بابەتە ئەوانیش ئەگەر معلوماتیان پێ بابێن باسیکەن بەس نەکبێن قسەکانی وەزیرەی مالیە جارێکی کە دووبارە بکەنەوە ئەوان ئەگەر شتێکیان پێ لەسەر ئەو بابەتە با قسەی کاکرێبەر هەوڵەدێن ئێمە لە دەرفەتێکە ئەوە ئەگەر بۆ ماکرا ڕێکی بکەین بەڵام من دێمە سەر هەر ئەو نووسراوی جەنابتان با لەوێەوە دەست پێ بکەن خۆش تایدا دڵی هیچ دەسەڵاتێک لە عێراق هیچ دەسەڵاتێک لە عێراق یعنی لە بینی دوو کەوانەیە جا ئەنجومەنی وەزیرەمە وەزارەتی دارایی بێ هەر لایەنێ بێت دەسەڵاتی وەستاندن یاخود بڕینی موچەی نییە ئەگەر نیەتی ئەم بڕیارەیان چۆن دەرکرد خۆمە دژی دەستور و دژی یاسا و بنەماکانیشێتی ئەوەی لە عێراق دەڕوا هەموو شتەکان بە جێرەی دەستور و بە جێرەی یاسا و بە جێرەی بڕیاری دادگا ناڕوە ئەو نووسراوی ئەوڕۆمە دوێنێ ئاراستەی سەرۆک وەزیرانمان کرد بە ناوی لێژنەی یاسایی پەرلەمان نووسراوی ڕسمیە وەڕۆنیشمان کردیتەوە ئەو مخالەفە دەستوریانەی کە هەیە ئەو مخالەفە قانونیانەی کە هەیە وەزیری مالیە سینادی کردە سەر بڕیارەکی دادگا ئەسڵن بڕیارەکە ڕفزی ئەوەی کردیتەوە تەوزیح ئیزاح بداتە ئیستیضاح بداتە وەزیرەی مالیە هاتیە دوای ئەوەی کە طلبەکەی لە بۆ محکەمەی ئیتیحادی ناردیە طلبەکەی ڕەت کرایەوە هاتی ئیسنادی کردیتە سەر ئەو بڕیارە مەبەستەکە لێرە ئەوەیە بەڵێ وەزیری مالیە ناتوانێت چونکە یاسا و بڕیارە دەبێت جێبەجێ بکە و سەرۆک وەزیرانیش کەس هیچ دەسەڵاتێک ناتوانێت ڕاتبی مۆزەفیان ڕابگری باش کاک دکتۆر ڕێبواری یعنی هەر دیسانەوە هەر لەسەر نووسراوەکەی جەنابتان بە پێی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 خۆشتان واتان دەڵێ جێبەجێ نەکردنی ئەرکەکان یعنی ئەرکی یاسایی تاوانە بە پێی مادەی 329 کەواتە ئێستا خودی وەزیری دارایی تاوانبار نییە ئەگەر تاوانبارە بێ خەڵک چی بکە یعنی ئێوە چیەکەن ئێمە لە نووسراوەکە باسمان کردیە مادەی 329 لە قانونی عقوباتی عراقی زۆر وازەها هەر بەرپرسێکی حکومی سوڵتەی تەنفیزی ئەگەر هاتوو یاسای جێبەجێ نەکرد یان بڕیارێکی باتی محکەمەی جێبەجێ نەکرد بەڵێ عقوبەکەی لە حەبس یان غرامەیان هەردووچیان دەبێتن ئەو بڕیارێکی لە دادگا پێشتر دەرچوو بوو بڕیارەکەی جێبەجێ نەکردیە یاساش یاسای موازنە جێبەجێ ناکاتن کەواتە لە هەردوو حالەتان مخالفەی قانون و مخالفەی بڕیاری دادگاشی کردیە باش کاک دکتۆر ڕێبوار بۆ خۆشت باش دەزانی جەنابەت کەسێکی یاساناسی سەرۆکی لەژنەی یاسایی زۆر باشە بڕیارەکانی دادگای فیدراڵی باتن گەڕانەوەی بۆ نییە دادگای فیدراڵی دەڵێ موچە خۆرانی هەرێمی کوردستان دەبێ بدرێت باشە لە کاتێکە دەستور پێشێلەکرێت یاساکان پێشێلەکرێت بڕیاری دادگای دەستوری کاری پێ ناکرێت ئەی ئێستا ئەم خەڵقە پەنا بۆ چۆ بەرێ بچێ بۆ چۆ شکات دەزانی ئەوەی جەنابەت دەرێ وایە بڕیارەکەمان هەیە بڕیارەکە دەرچووە دەرێ دەبی ڕاتبی مۆزەفین سەرف بکرێت وەزیرەی مالیە و بڕیاری بەدڵی نەبووە نووسراوەکی ئاراستەی محکەمەی کردیتەوە جارێکی کە دەرێ بڕیارەکەتان ڕوون نییە لۆما ڕوونکەنەوە محکەمە جوابی دایتەوە دەرێ بڕیارەکەمان ڕوونە و بڕیاری محکەمەی لەوە زیاتر ڕۆن ناکرێتەوە ئەو جەهاتی ئیسنادی کردیتە سەری کەواتە کێشەکە زۆر وازەها کێشەکی سیاسیە وەکو کارتەکە بەرامبەر بە کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردی ئێستا لە بەغدا خەڵکێک پەیدا بووینە لایەنە سیاسیەکان لە ئەندامانی پەرلەمان ئەسڵەن باوەڕیان بە فیدراڵیەت نییە ئەسڵەن لەو دەستورەی کە هەیە پەشیمانن ئەسڵەن باوەڕیان بەوە نیە ئەو اختصاسانەی کە لە ناو دەستور هاتی سەلاحیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەسڵەن باوەڕیان بەو مافانە نییە کە لە ناو دەستورەکە بە هەرێمی کوردستان درایە ئەوان بەرنامەی دوور و درێژیان هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام لێرەوە دەستیان پێ کردیە لێرە بەڵام کۆتاییەکەی لە چێ کۆتاییەکە خەتەرەکە لەسەر فیدراڵیەتە لە هەرێمی کوردستان ئەگەنە لە چێی دنیا بووە لە چ بەشێکی عراق بووە فەرمانبەر داوامی خۆی بکە کۆتایی مانک
موچەی بەشەکان یان محافەزەکانی دیکە بدرێ و موچەی محافەزەی یان هەرێمی کوردستان نەدرێ ئایا محافەزەکانی دیکە ئەوان لێ قبول دەکەن کێشەکە لە چێندرەیە بە حجەی ئەوەی کە نفتی هەرێمی کوردستان بەڕێ نەکرایە لەگەڵ بوونی بڕیاری دادگاش کە باس لەوەی دەکاتن ئەو ئیلتیزامەی کە هەیە سەبارەت بە موچەی فەرمانبەران دەبێت جێبەجێ بکرێ پەیوەست نییە بە بابەتی هەناردەکردنی نەوت بەڵام لە هەمان کاتدا سببی نەناردنە دەرەوەی نفتی هەرێمی کوردستانی ینی ئەو نەوتەکە بۆ ناڕۆ حکوومەتی ئیتیحادی مانە لە ناردنە دەرەوەی نفتی هەرێمی کوردستان بالۆ جەنابەت ڕۆم بکەمەوە بڕیاری دادگای تەمیزی عراقی هەیە و دەرەجەی کۆتاییشی وەرگرتیە ئاخرشت تەصحیح قراری تەمیزیشیان تەقدیم کرد ئەوش تەواو بوو دەرێ ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەفتیەکان تەوقیعی کردیە ئەو گرێبەستانە گرێبەستی یاسایی کەواتە ئەگەر گرێبەستەکان یاسایی بن ئەو کۆمپانیانە مافیان هەیە لە هەرێمی کوردستان و بە هەمان شێوەی کە ئیلتیزامیان لەسەرە مافەکانیان لەسەر حکوومەتی ئیتیحادیە کە مافەکانیان بدا لە ئەوانش بتوانن نەفتەکە جێبەجێ بکەن ئەو دانیشتنانی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی ئیتیحادی و لەگەر ئەو شەریکانە کرایە ئەو حکوومەتی ئیتیحادی لەگەر کۆمپانیەکان ڕێک ناکەوێتن نەک حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە لەلایەکی دیکە سەبارەت بەو نەفتەی کە یان ئەو بنزینەی کە لەناو خۆ بە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێ ئەو معیارەی کە هەیە لە بۆ تەسویەکردنی نفتی هەرێمی کوردستان ئەوەی لە مناطقی ئیتیحادی هەیە ئەوە ڕازی نین کولفەی تەسویەکردنی نفتی هەرێمی ناوخۆی هەرێمی کوردستان بدەن کەواتە نەناردنە دەرەوەی نفتی هەرێمی کوردستان کێشەکە هەرێمی کوردستانی کێشەکە خۆیانن نفتەکەیان ڕاگرتیە لەولایەنش دێن جارێکی دیکە حسابی ئەوە دەکەنەوە کە ئەگەر نفتەکە بڕۆشت باە دەکەن ئەو مەبلەغەش مانگانە دەکا ئەوەندە ساڵانە دەکا ئەوەندە دایانەوێ بۆ حجەیە کە موچەی فەرمانبەر کاکڕێبوار بۆ خۆشدا هەواڵەکان ئاگاداری ینی سەرۆکی پارتێکی سیاسی عێراقی عەرەبی ڕاش کاوانن دەڵێ کشانەوەی پارتی لە پرۆسەی سیاسی لە عێراق گورزێکی کوشندەیە بەر پرۆسەی سیاسی لە عێراق دەکەوێت ئەمانەی کە ئەم بڕیارانیاندا ئەم بڕیار بەدەستانە لەوە ناترسن سڵەمینەوەیان لەوە نیە ئەگەر پرۆسەی عێراق داڕما بە کشانەوەی پارتی دەزانی بابەتی مشارەکەکردنی پارتییان با بڵێن کە پارتی لە بەغدایە و لە حکوومەتی عراقی شەریکە و نوێنەرانی کورد لە بەغدان جیایە لەگەڵ حزبەکی دیکەی سیاسی ئەوەی کە پارتی لەوەیە وەکو مکەون لەوێ یعنی ناکری حکوومەتی ئیتیحادی بەڕێوە بڕوە بە دوو مکەونی سێمی تێدا نەبی ئێوە حزبەکی سیاسی نییە لە ناو خودی خۆیان شیعەکان چەند کورسێکی هەبیتن و ئەوڕۆ کێشە لەگەر سەرۆک وەزیران دروست بۆ ئەو دەتوانانی سەحب بکاتەوە لەوێ سوقلی پارتیەوان باش تێ دەگەن لەوەی بوونی پارتی لە ناو حکوومەت قووەتە لە بۆوان نەبوونی پارتی لە ناو حکوومەتەکە بەرەو لایەک دەڕوا هیچ کەسێک تەمەنای ناکە لەوێندەری بەڵێ ئەوان حسابک لە ئەو بابەتیان کردیەوە ڕەنگە ئەگەر ئەو حسابە نەبووان لە مێژ بۆ ئەو بڕیارەیان دەدا هەر ئەوەیە کە بوونی پارتی و سوقلی پارتی لە ناو حکوومەتەکە و لە عێراقدا ئەوە ڕێگر بوو ئەگەر ڕەنگە و هەنگاوی ئێستاوە باسی دەکەن پێشتر لەسەر ئەو بابەتە باش کاک دکتۆر ڕێبوار یعنی ئێوە وەکو کوتلەی پارتی لە وەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق گەورەترین فراکسیۆنی کوردستانی ئەوانی تریش هەن ئەوەی کە خۆ دەڵێ بوونەتە کەواسووری بەرلەشکر و دەیانەوێت ئەجەندا عێراقی جێبەجێ بکەن ئێستا ئێوە هەرچێکی خۆر لەسەر شانتانە بە تەمان چی بکەن بۆ دیفاعکردن لە موچە و مافی خەڵکی کوردستان دەزانی بابەتی ئەوەی ئەمە لایەنە کوردستانیەکان و کورد هەمومان بەیەکەوە تەمەنای ئەوەی دەکەن کوردی یەکدەنگ بی و تەمەنای ئەوەش دەکەن هەمومان ببینە داکۆچی کار لە مافەکانی گەلی خۆمان و تەمەنای ئەوەش دەکەم ڕۆژێک لە ڕۆژان کەسمان بکرد لەوەی نەکەینەوە پێداویستی خەڵکی خۆمان بکەینە هۆکارێک لەوەی بتوانین لایەنە سیاسەکەی پێ بچینە پێش بەڵێ ئێمە لە بەغدا ئەگەر هاتوو بە کۆی هەمومان لە بەغدا لە پرۆسەی سیاسی بکشینەوە دەتوانین هەموو شتەکان سەراوژێر بکەینەوە لە عێراق بەڵام ئایا هەمومان دەتوانین لایەنە کوردستانیەکان بێکەوە ئەو بڕیارە بدەین خۆ ئەگەر هەمومان بێکەوە نەبی وەکو تازە باسمان کرد سوقلی پارتیش لەو بابەتە لایەنە عەرەبیەکان لێ تێدەگەن بەڵام ئەگەر بتوانین کۆتاکار بەکاری بینین ئەوە لەگەڵ ئەوەشدا زۆر شتی دیکەش هەیە دەتوانین بکەین ئەوەی ئێستا باسم کرد ئێمە دەتوانین بانجی سەرۆک وەزیران بکەین لەسەر ئەو بابەتە دەتوانین بانجی ئەو وەزیرەی بکەین کە ئەو بڕیارە نایاسایەی نادەستوریەی دەرکردیە ئەگەر ئێمە یەکدەنگ بی دەتوانین هەموو ئەو شتانە بکەین لە پەرلەمان بەڵام ئەگەر ئەمن لەو بابەتە بە شێوازێک قسەم کرد کە لایەنێکی دیکەی نوێنەری لایەنێکی دیکە بە شێوازێکی دیکە لەو بابەتە لە نێوان خۆمان خلاف هەبوو بەڵێ بە تەئکید
ئەو کاریگەریەی کە یەک دەنجی کوردی بێ ئەو کاریگەری بەو شێوەیە نابێت. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێ دکتۆر ڕێبوارهادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق بەلێک سوپاس بۆ بەشداریکردن کار لەگەڵمان سوپاس بۆ ڕوونکردنەوە.